حکومەت یارێمی کوردستان کاتێک بڕیاری پاشەکەوتکردنی لە مووچەی فەرمانبەراندا باوتەی خۆیان دۆخی دارایی لەو پەڕی خراپی بووە. ئێستا کە دۆخی دارایی بەراورد بە سەرەتای قەیرانی دارایی باشتر بووە، ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانن کۆتایی بە پاشەکەوتی مووچەی فەرمانبەران بهێنرێت. پێم وایە ئیسە کاتی هەڵگرتنی و پاشەکەوتەیە ئەو بڕەپارەی کە لە عێراقەوە دێ بۆ هەرێمی کوردستان و داهاتەکانی ناوخۆ و داهاتی نەوتیش پێم وایە پێویست بۆ ناکا پاشەکەوتە بێ و داهاتە بە زیادەوە بەش لەوەکە کە مووچە بەبێ پاشەکەوت بدرێ. نرخی نەوت بە شێوەیەکی باش بەرز بۆتەوە و داهاتەکانی ناوخۆ زیادی کردووە. مانگانە لەلایەن حکوومەتی عێراق و وڵاتی ئەمریکاوە هاوکاری مادی حکوومەتی هەرێم دەکرێت. پەرلەمانتارێکیش دەڵێت ئەمانە هەمووی ئاماژەم بۆ باشبوونی دۆخی دارایی حکوومەت، بۆیە گرنگە ئێستا پاشەکەوت نەهێڵێت. کاتێک کە حکومەت بڕیاری پاشەکەوتیدا نەوت لە حدودی 34 و 35 و ئەوانە بوو، ئێستانە کە گەیشتۆتە 80 دۆلار. یعنی معقول نیە ئەو هەموو داهاتە لە ئەمریکا پارەت دەست دەکەوێت، حکومەتی مرکزی پارەت بۆ دەنێرێتن و نەوت بۆتە 80 دۆلار هێشتانە کە پاشەکەوتەکە بەردەوام بێتن. بەهۆی قەیرانی داراییەوە لە سەرەتای ساڵی 2016 حکوومەتی هەرێم سیستەمێکی نوێی بۆ دابەشکردنی مووچە ڕاگەیاند. با گوێرەی سیستەمەکەش بەپێی داهات مووچەی فەرمانبەرانی مەدەنی لە نێوان 115 بۆ 175 بڕی، لەگەڵ باشبوونی دۆخی داراییشی بڕی پاشەکەوتەکەی کەم کردەوە. مووچەخۆرانیش لە چاوەڕوانیەوەن حکومەت مووچەکانیان بۆ چاک بکاتەوە. ئەڵگوڕد ئەحمەد، کوردسات، نیوز، هەولێر.